وەفدێکی ئێرانی بە سەرۆکایەتی جێگری وەزیری کشت و کاڵ و ژمارەیەک بازرگان سەردانی پارێزگای سلێمانی و گەرمیانیان کرد و ئامانجی سەردانەکەیان هەماهەنگی کشت و کاڵی و برەودانە بە کاڵا ئێرانیەکان لە بازاڕەکانی هەرێمدا. ئەو پروژانەی کە بە ئومیدی خۆ کەڵکیانی وەردەگرێت ئەوەیە دروستکردنی پایانەیەک و یەخۆ تەرمیناڵێک کە هەم پێشنگایەک و هەم وەکو فرۆژگای کاڵای خواردەمەنی و بەرهەم و کشت و کاڵی ئیرانە کە هەوڵ دەدرێت بە نرخێکی گونجاو و هەرزان لێرە پێشان بدرێت. بریکاری وەزیری کشت و کاڵی ئێران لە وەڵامی پرسیارێکی دەنگی ئەمریکادا نەیشاردەوە کە لە ڕووی ئابووریەوە پەیوەندیان لەگەڵ دهۆک و هەولێردا لاوازە بەراورد بە پارێزگای سلێمانی، بەڵام هۆکارەکەی ڕوون نەکردەوە. ئەلبەتە ئەستانی سلێمانی زۆرتر بنکە چالاکی بازرگانانی ئیرانیە بۆ ئێمە پەرەپێدانی هاوکاری ئابووری بە تایبەت لە بواری کشت و کاڵ و کاڵای خواردن لە هەموو ئەو ناوچانەی کە لە ژێر کۆنتڕۆڵی حکوومەتی هەرێمی کوردستاندایە زۆر گرنگە و بەرژەوەندی هەردوو وڵات پێوەستی بەوە دەکات پەرە بە هاوکاریەکانمان بدەین چ لە بواری ئابووری و کاڵەکانی خواردن و چ بوو بازرگانی کاڵەکان و چه هاوکاری هاوبەشەکانمان بۆ سەرمایە گوزاری. لە ئێستادا ئاوی ڕووباری سیروان بە تەواوەتی کەمی کردووە و هۆکارەکەشی بۆ دروستکردنی بەنداو لەلایەن ئێرانەوە لەسەر سەرچاوەکەی ڕووبارەکە دەگێڕدرێتەوە، بەڵام بەرپرسە ئێرانیەکە ڕەتی کردەوە وڵاتەکەی هەوڵی وشکردنی ڕووباری سیروان بدات. ئەتوانم بەسەر بەناغی ئەو زانیاریانە دڵنیاتان بکەم کە ئەو بەنداوانەی دروست کراون زۆرتر بوو کەڵوەرگرتن لە ئەلنتریکە و مافی ئەو بۆ ئەو ناوچانەی ئێوە کە دەیەوی بۆ کشت و کاڵ کەڵکیلی وەربگرێ لایەنە پەیوەنددارەکان لە کۆماری ئیسلامی ئیران ئەم بەڵێنەیان داوە و دەدەن بە ئەم مافی ئاوە زیان نەگات. لە نێوان وڵاتی ئێران و هەرێمی کوردستاندا ژمارەیەک خاڵی سنووری هەیە و دیارترینیان خاڵی سنووری پەروێزخانە کە قەبارەی بازرگانی لەو مەرزە ساڵی ڕابردوو 61 ملیارد دیناری عێراقی بووە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.